لە سێزدەمین ساڵیادی تیرۆری شەهید سەردەشت بەبیر ئازادی خوازان و ڕۆژنامە و سەبوێرەکانی کوردستان لەلایەک و لەلایەکی تر بەبیر تیرۆرستان و دەسەڵاتدارانی کوردستان دێنینەوە کە سوورتر و ڕشتر لە چرکەساتی تیرۆرەکەی دەبین خاوەندارێتی لە خوێنی سەردەشت و پەیامەکەی دەکەین و بۆ دەیان زار دەیڵێنەوە لای ئێمە هێشتا خوێنەکەی تەڕە و پەیامەکەی لە هەڕەتی لاوێتی خۆیدایە و بەسەر نەچوە. دوای تیرۆکردنی تۆ دەیان گەنجی ئازادی خواز پشکۆی پەیامەکەی تۆیان لەسەر لەپی دەست هەڵگرت و سڵیان لە سووتانی دەستە سپیەکانیان نەکردەوە. ئەگەرچی بەشێک لە قەڵەم بەدەستان بە پارە و پۆست قورجیان نووسا و زمانیان بەسترا، بەڵام زۆرێکیش خیانەتیان لە قەڵەمەکەت نەکرد و هێندە لەسەر پەیامەکەت ڕژ بوون، ئێستاوا لە زیندان و هەندێکیش تیرۆر کران. لە دوای 13 ساڵ لە تیرۆری سەردەشتدا دووپاتمان کردەوە و کەیسە لای ئێمە و لای سەرجەم خەڵکی کوردستان و ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان کراوەیە و بە کراوەی دەمێنێتەوە تا ئەو کاتێ داد و دەرگایکی عادل و سەربەخۆ لە کوردستان بوونی دەبێت، چونکە بەڵگە و زانیاریەکان هێندە زۆر لە بەردەستدا بوون، زۆر بە ئاسانی دەتواندرا بە کوژی ڕاستەقینەی شەی سەردەشت ئاشکرا و دادگایی بکرێن، بەتایبەت سەردەشت پێش ڕفاندنی هەڕەشەی کوشتنی لێکرا دەستگا ئەمنیەکانی ئاگادار کردەوە لە هەڕەشە کوشتنەکانی، بەڵام دەستگانیەکان بەهانایەوە نەچون دواتر سەردەشت لە نێو جەرگەی شاری هەولێر بە ڕۆژی ڕووناک لەلایەن هێزێکی منەزەمەوە دەڕفێندرێت و دەخێتە نێو سیارەکەەوە، دواتر لە بەناو چەندین بازگەدا دەڕواتن و دەبرێتە شاری مووسڵ. بۆیە بەڵگە و زانیاریەکان زۆر لە بەدەستدا بوون، ئەگەر بیان توانی بە دەستگا ئەمنیەکان بیان ویستایە دەیانتوانی بە ئاسانی بکوژانی شەی سەردەشت ئاشکرا و دادگایی بکەن.